کۆبوونەوەی ئەمڕۆی فراکسیۆنەکان لەگەڵ دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان بۆ دۆزینەوەی میکانیزمێکی عیلمی بوو بۆ دابەشکردنی سەرۆکایەتی لیژنەکان. 15 لیژنە بۆ 3 دەستەی سەرۆکایەتی لە سەرۆک و جێگر و بڕیاردەری لیژنەکان کە دەکاتە 45 پۆست دابەش کرا بەسەر 108 ئەندامی پەرلەمان بە پێی بەرکەوتەی هەڵبژاردن. بەم جۆرە دەرچوو کە هەر فراکسیۆنێک لەو فراکسیۆنانە پارتی و سۆشیالیست 19 ئەندامی بەرەکەوێت لە سەرۆکایەتیەکان و یەکێتی نیشتیمانی 8 گۆڕان 5 نەوەی نوێ 3 کۆمەڵ 3 یەکگرتوو 2 کلد و سریان و ئاشور و ئەرمەن 3 تورکمان 2 ئازادی هیچی بەرنەکەو. بەم پێیە ئەم پۆستانە دابەشەکرێ بەسەر سەرۆک و جێگر و بڕیاردەر. تەنها فراکسیۆنی یەکگرتووی ئیسلامی کە سەرۆکی بەرنەکەوتووە ڕازی نەبوو بەمە و فراکسیۆنی نەوەی نوێش چووە دەرەوە لە کۆبوونەوەکە ناڕازی بوو لەسەرەوەی کە لە کۆبوونەوەی پێشووی پەرلەمان ڕووی داوە. بڕیارە ڕۆژی یەکشەمە فراکسیۆنەکان خۆمان کۆ ببینەوە بۆ ئەوەی هەر فراکسیۆنێک چ سەرۆک لیژنەیەکی دەوێت چ جێگر و بڕیاردەرێکی دەوێت لە نێوان خۆمانە فراکسیۆنەکان پێک بین لەبەرەوەی ڕۆژی سێشەم دواوادەیە دەبێ بە پێی پەیڕە و لە دوای هەڵبژاردننی ئەندامانی لیژنە هەمیشەییەکان سەرۆکایەتی لیژنەکان پێک بهێنرێت. سێشەمە دواوادەیە بۆ ئەوەی کە لە ناو لیژنەکان هەڵبژاردن بۆ دەستەی سەرۆکایەتی لیژنەکان بکرێن. فراکسیۆنی یەکێتی دیارە ئەمڕۆ بەشدار نەبوو، بەڵام وا پێدەچێت لە کۆبوونەوەی سەرۆک فراکسیۆنەکان کێشەی نەبێ و بەشدار ببێ بۆ یەکلایکردنەوەی ئیستیحقاقی خۆی لە لیژنەکان. هەر فراکسیۆنە خۆی داوای چی دەکات لە بەرامبەرە فراکسیۆنێکی تر داوای چی دەکات خۆیان پێک دێن دەستەی سەرۆکایەتی دابەشی نەکردووە کێ چ سەرۆک لیژنەیەکی